الحمد لله وحده، والصلاة والسلام على من لا نبي بعده، وعلى آله وصحبه ومن اقتفى طريقه ونهجه. كێشەی ئەشاعرە لەگەڵ هەندێک لە عولەمای ئەهلی سونە و جەماعە بە تایبەتی ئیبن تەیمیە کێشەیەکی زۆر قوڵە و گەورەیە. لەبەرەوەی ئیبن تەیمیە لە ڕۆشنایی عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت و سەلەفدا توانی بە شێوەیەکی علمی ڕوبەڕوویان بێتەوە، بەڵام لە ڕاستیە ئەوان نەیانتوانی بە شێوەیەکی علمی ڕوبەڕووی ئەو ببنەوە یان منازەرەی بکەن و تەحەداکانی قبوڵ بکەن، بۆیە بەردەوام دژایەتیان کرد لە ڕێگای دەسەڵاتەوە لە سەردەمی خۆیانە کە لەو سەردەما ئەشاعرە حکمیانە کرد. بەردەوام ئەو پیاوە بەڕێزە ئەم زانا گەورەیە لە قەضەیەک و بۆ قەضەیەکی تر و بەردەوام لە سجنا بوو لەسەر بۆچوونەکانی و لەسەر هەڵوێستەکانی بەرامبەر ئەشاعرە بە تایبەتی. یەکێک لەو شتانی کە ئەوان لە ئیبن تەیمیە تووڕەبوون و قسەیان پێ ئەکرد و بەرامبەری ئەوەستان مەسەلەی ئەوە بوو کە ئەیانوت ئیبن تەیمیە اختراعی باسێکی کردووە کە بریتیە لەوەی کە کەس پێش ئەو ئەم قسەی نەکردووە، گوایە کە تەوەسولکردن بە پێغەمبەران و بە پیاوچاکان جایز نییە. ئەمەش لە کاتێکایە کە ئەم مەسەلە زۆر بەڕوونی لە ژیاننامەی سەلەفا سەحابەکان تابعەکان ئەتوانی بیرخوێنیتەوە کە ئەوان بە شێوەیەکی عەمەلی تەوەسولیان نەکردووە، نەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکە دوعایان کردووە لای ئەڵڵا و نەبە هیچ پێغەمبەرێکی تریش. ئیبن تەیمیە ئەم مەسەلەی زۆر بە جوانی و بە درێژی باس کردووە لە کتێبی قاعدة جليلة في التوسل والوسيلة. أفرمي التوسل بالنبي بمعنى الإقسام على الله بذاته والسؤال بذاته، فهذا هو الذي لم تكن الصحابة يفعلونه في الاستسقاء ونحوه، لا في حياته ولا بعد مماته، لا عند قبره ولا عند قبر غيره. وأتى توسل كردن بپیغمبر صلى الله عليه وسلم بو معناه کە سوێنێک بێت و لەسەر الله عز وجل بخورێت کە ئەو ئیشیان بۆ بکات، ئەو پێویستیان بۆ جێبەجێ بکات. ئەم شتە نەبووە لە سەردەمی سەحابە بە هیچ شێوەیەک، نە لای قبری پێغەمبەر صلی الله عليه وسلم کراوە، نە لە قبری غەیری ئەو کراوە، نە لە کاتی ئیستیسقا، لە هیچ کاتێکا شتی وایە نەبووە ئەم جۆرە تەوەسولە. هەرچی ئەوەش کە ئەمان ئەشاعیرەکان ئیستدلالی پێەکەن هەمووی حەدیثی ضەعیفە یان قسەی کەسانێکە کە قسەیان ئیعتیباری نییە. اینجا سەبارەت بەوەی کە ئەم قسەی ئیبن تەیمیەیە و پێش ئەو کەس نەیکردووە، بە هەمان شێوە لە مەسەلەی تەقسیمی تەوحیدیش بۆ تەوحیدی ڕوبوبیە و ئولوهیە و ئەسما و صفات هەر ئەو قسەیانە کرد کەوا ئەم اختراعە، ئەم تەقسیمە اختراعی ئیبن تەیمیە و کەس نەیکردووە لە کاتێکە ئەو قسە حەق نییە، چونکو پێش ئەو تەبەری زانای تر ابن مەندە کێ هەر بەو شێوە تەقسیمان کردووە. ئەمەش بە هەمان شێوە کە ئەسانی حەنەفی کە زیاتر لە 100 ساڵ لە قەرنێک پێش ابن تەیمیە بووە ئەڵێ يكره للرجل أن يقول في دعائه أسألك بحق أنبيائك ورسلك وبحق فلان، لأنه لا حق لأحد على الله سبحانه وتعالى جل شأنه. زور بواضحية من كتاب بدائع الصنائع في ترتيب الشرائع ككتابك مشهورة كأساني على مكروها. طبعا أما مكروها اختراعي ابن تيمية نيكو أوان ادعاء كان على يكره للرجل أن يقول في دعائه أسألك بحق أنبيائك ورسلك، يعني يا الله لبر خاطري ولبر حقي فلانة بيغمر وفلانة كس الرحمة بيبك يعني داوا كاريكي بكات. طبعا أم كراهة لاي أحناف لكاتك إطلاق بكريمة بس لتحريمة. إن جاء أشاعرك شيء كتريان هي لوانية أما سلا لو سرشاوي قرت بأوش أويا بأوري أنوايا كيكم واجب لسر مكلف بريتينية لا عبادة الله عز وجل، بلقو يكم واجب لسري بريتية لا أوي كناوي أنن المعرفة يعني النظر، يعني القصد إلى النظر المؤدي إلى إثبات وجود الله. أما سرچاوي كيشكانا
چونکو ئەمە وایە کرد هەموو گرنگیەک بە ئەو مەسەلە بدەن کە مەسەلەی معریفە و نەظەر و ئەوەیە و بە شێوەیەکی شایستە گرنگی بە تەحقیقی تەوحید نەدەن یان تەحذیرکردن لە شرک و لە وەسائلی شرک و لە ئەهلی شرک. بەڵام لە تەواوی ئینساف ئەوەیە کە لێرە باسی ئەوە بکرێت کە ئەشاعیرە هەمویان بەم شێوە نین، هەمویان بەم شێوە بن نەخێوان نییە، ئەوە ئینساف نییە ئەو قسە بکرێت، بەڵکو وەکو لە ئەو کتێبە الأشاعرة والماتريدية في ميزان أهل السنة والجماعة باس کراوە بەم شێوەی خواردەوەیە. ئەشاعرە کۆنەکان سەرەتاکان ئیمامە گەورەکانیان نەقڵ نەکراوە لە کەسێکیانەوە کە مخالفەی گەورەیان لە مەسائلی تەوحیدی ئولوهیە هەبێت، هەر بۆیە ئەئیمەی ئەهلی سونە و جەماعە لە سەلەف ڕەدیانیان نەداوەتەوە لەم بارەوە. ئەمە جگە لەوەی کە لە هەندێک لە کتێبەکانیانە تعریفی تەوحیدی ئولوهیش بە شێوەیەکی ڕاست و دروست هاتووە. هەروەها زانا گەورەکانی ئەو سەردەمەیان بە دەق بە قسەی واضح وتویانە باسی عیباداتی دوعا و ڕەجا و خەوف و خەشیە و ئەمانەیان کردووە و ئەوەیان ڕوون کردوتەوە کە ئەمانە تەنها بەس بۆ ئەڵڵا عەزە وەجەل مەشروعە بکرێت، نەک بۆ غەیری ئەڵڵا عەزە وەجەل، کەواتە ئەوان لە تەوحید تێگەیشتون و لە شرکیش تێگەیشتون. بەڵکو لەوەش زیاتر ئەشاعیرەی متەقەدمین ئینکاریان لەسەر کەسانێک کردووە کە تەبەڕوکیان بە هەندێ دار و بەرد و ئەو شتانە کردووە یان قەبر و شتیان بە مەزن سیر کردووە، ئەوانە ئینکاریان کردووە لەسەریان. ئەمەش دەلیلە لەسەر ئەوەی کە سەرانی ئەشاعیرە لە یەکەم جار لە تەوحیدی ئولوهیە تێگەیشتون. بەڵام لە ڕووی علمیەوە ئەوەی کە لەسەر ئەوانە ئەوەیە کە جۆرێک لە تێکەڵکردنیان هەبووە لە بین تەوحیدی ئولوهیە و تەوحیدی ڕوبوبیە. چونکو وەکو پێشتریش باسمان کرد و تویانە ئیلاه بریتیە لە القادر على الاختراع، ئەمەش تێکەڵکردنە لە نێوان تعریفی تەوحیدی ئولوهیە و ڕوبوبیە. مەرحەلەی دواتر لە مەرحەلەی سوبکی و هەیتەمیە، ابن حەجەری هەیتەمی ئەبینین مەرحەلەیەکی تازەیە جیاوازە لە مەرحەلەی سەرەتا، دیفاع لە هەندێ مەظاهری شرک ئەکرێت، لە هەندێ وەسائلی شرک ئەکرێت کە لە عەوامەوە یعنی عەوام شرکەکەن، ابن حەجەری هەیتەمی و سوبکی دیفاعیان لێەکەن. ئەمە مەرحەلەیەکی خەتەر و تازە بوو. بەڵام لە چڵەپۆپەی لادان و خەتەراتی ئەشاعیرە لە سەردەمی دەحلانەوە دەست پێکا، ئەحمەد بن زەینی دەحلان لە مەکە. ئەمە لەم کاتە ئیتر شرک بووە حاڵەتێکی زۆر ئاسایی لە خەڵکێکی ئەشاعیرە و لە سەرانی ئەشاعیرەش لە زۆرێکیان. مەرتەبەیەکی تریشان هەیە لە زانایان و ناودارانی ئەشاعیرە، نەزانراوە کە شرکێکی سەریحیان کردبێت، بەڵام لەگەڵ ئەوەشان نسبەتیان و ئینتیسابیان بۆ تەسەووف هەر ماوە، ئینکاریان لەوە نەکردووە. ئەمانە کێشەیان چییە؟ کێشەیان ئەوەیە کە لە ناحەقی بێدەنگ بوونە و ئینتیسابیان بۆ تەسەووف کردووە و خۆشیان لێ کەڕ کردووە لەو شتانەی کە ڕوویدا، ئەگەنا خۆیان لە خۆیانە ئەو شرکەیانە لێ سادر نەبووە. والحەمدولله ئەوەلا.